پەرلەمانی کوردستان بۆ تاوتوێی چەند بڕگە و بابەتێک کۆبوویەوە و پێداچوونەوەی بە چەند مادەیەکی بڕگەی یاسای ژمارە 3 ساڵی 2019 بە خاوەنکردنی ئەو زەویانەی لە سنووری شارەوانی زیادەڕوویان لەسەر کراوە. پرۆژە یاساکە دوای گەڵاڵەکردن لە دوو کۆبوونەوەی پەرلەمان پەسەند کرا. دواتر پێشکەش بە حکوومەتی هەرێمی کوردستان کرا، بەڵام حکوومەت بە مەبەستی پێداچوونەوە بۆ پەرلەمانی گەڕاندەوە. لە سێم کۆبوونەوەی پەرلەمانیشدا کە پرۆژە یاساکە تیا تاوتوێ کرا، بە هەندێک دەستکاریەوە بە دەنگی زۆرینەی پەرلەمانتاران پەسەند کرا. چینە ئەم سیقەیە کە ئەو کەسایی کە ڕووبەری ئەردەکەی لە ناوەندیش پارێزگاکان لە 200 متر زیاتر بیتن، لە قەزاکان لە 300 متر زیاتر بیت و 250 زیاتر بیت و لە ناحیەکان لە 300 متر زیاتر بیتن، ئەوەنە بە مستەفید لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەژمار بکرێن. لە ناوەندی شارەکان پارێزگاکان 300 متر دووجارە، بۆ قەزاکان 400 متر دووجارە و بۆ ناحیەکانیش 500 متر دووجارە. ئەمە تاپۆکردنەکەیە، دەبیتن لێک جیاب بکەینەوە و تاپۆکردنەکە لەگەڵ مستەفیدبوونەکە ڕووبەرەکەی لە دەرجیوازێک هەر بەپێی یاساکە و کەسانەی لەم یاسا سوودمەند دەبن بە سوودمەند لە حکوومەت دادەندێن و ناتوانن جارێکی دیکە خانوویان زەوی لە حکوومەت وەربگرن. ئەم بڕگەی کە حکوومەت بۆ یاساکەی زیاد کردووە، ناڕەزایی لەلایەن هەردوو فراکسیۆنی کۆمەڵ و نەوەی نوێ لێکەوتەوە. دوێنێش ئێمە و کۆمەڵ ڕامانگەیاند کە لەگەڵ جارێشتر هەموارکردنەوەی ئەم یاسانین یاسایی با خاوەنکردنی خانوەزێ دۆڕەوەکان لەبەرەوەی چەند بڕگەیەک لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە زیاد کراوە کە بۆ نمونە ئەو خەڵکانەی کەوا خانوەکانیان بە خاوەن دەکرێتە تاپۆ دەکرێت مستەفید دەبن، سوودمەند دەبن لە حکوومەت جارێشتر ناتوانن ئەگەر فەرمانبەری حکومیش بن خانوان زەویان پێ بدرێتەوە لەلایەن حکوومەت. بۆیە ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵی نەبووینەوە ئەمڕۆژ لەناو پەرلەمانی کوردستان بە وازحی ڕێی خۆمان گوت و دەنگمان پێ نەدا. پرۆژە یاسای تاپۆکردنی خانوە زیادەڕەوەکان دوای سێ کۆبوونەوەی پەرلەمان پەسەند کرا، بەڵام هێشتا وردەکاری یاساکە تەواو دیار نییە و بەو پێی بەشێک لە پەرلەمانتاران پێیان وایە ئەم یاسایە بە تەواوەتی خزمەت بە چینی هەژار و دەست کورتان ناکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.